دوو ماڵپەڕی گیانی هۆشداری لەبارەی لاوازبوونی هەرێم و گەڕانەوەی دەسەڵاتەکانی عێراق و بەردەوامی ململانەی ناوخۆی هەرێم دەدەن. لە سندوقی ڕەشدا وردەکاری راپۆرتی دوو ماڵپەڕەکە لەبارەی دۆخی ئێستاوایندەی هەرێم بڵاو دەکەینەوە. دەسەڵاتداران خەریکە هەرێم لە ناو دەبن. لە راپۆرتێکدا ماڵپەڕی زە ئیکۆنۆمیستی بەریتانی ئاماژە بۆ دەکات دەسەڵاتدارانی کوردستان خەریکن ئەو خۆ بەڕێوەبەری کە هەیان بووە بەرەو لە ناوچوونی دەبن. دوای 30 ساڵ لە خۆ بەڕێوەبردننی ئابووری و سنوورەکان خاکی ناوچە جێناکۆکەکان تا ڕادەیەکی زۆر گەڕاوەتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندی. دیبلۆماتکارێکی ڕۆژئاوایی کە لە بەغداوە چاودێری پێژاتەکان دەکات بە ماڵپەڕەکەی وتووە مەترسی هەیە پرۆژەی هەرێمی کوردستان شکست بهێنێت. ماڵپەڕەکە ئاماژە بەوەش دەکات مەلملانەی نێوان هەردوو بنەماڵە فیوداڵەکەی هەرێم توند بۆتەوە. کوردەکان تا ئاستێکی زۆر خۆیان کەمتەرخەم بوون و هۆکاری ئەو دەرئەنجامەی ئێستان. شەڕی پارتی و یەکێتی لەسەرداهات. ماڵپەڕی زە ئیکۆنۆمیستی جیهانی تیشکی خستۆتە سەر گواستنەوەی دەسەڵاتی پارتی بۆ مەسرور بارزانی و دەسەڵاتی یەکێتی بۆ بافڵ تاڵەبانی و دەڵێت لە ئێستادا دەسەڵاتی باوەک بۆ کوڕەکان گوازراوەتەوە. زە ئیکۆنۆمیست ئەوەش دەخاتە ڕوو پارتی و یەکێتی لەسەر کەمبوونەوەی سەرچاوەکانی داهات دەجەنگن. سەرەڕای داواکاری ڕۆژئاوا بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هەردوو حیزبەکە ڕەتی دەکەنەوە هێزەکانی پێشمەرگە یەک بخەن. دوا دانیشتنی پەرلەمانی کوردستانیان بە شەڕێکی تەلەڤیزیۆنی کۆتایی پێهێنا. هەڵبژاردنی پەرلەمان کە دەبوو ساڵی ڕابردوو ئەنجام بدرایە خراوەتە مانگی شوباتی ساڵی 2024. ئازادی میدیا کە سەردەمانێک نیشانەی جیاکەرەوە و شانازی ناوچەی کوردیەکان بوو بەرتەسک کراوەتەوە. ململانەی نێوخۆیی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانی کەم کردوتەوە. هەروەها ماڵپەڕی میدڵ ئێست ئای لە راپۆرتێکی تا دەڵێت ململانەی نێوخۆیی بۆتە هۆی کەمبوونەوەی نفوز و دەسەڵاتی هەرێم. بەو هۆیشەوە حکوومەتی هەرێم زیاتر لاواز بوو و حکوومەتی فیدراڵی عێراق توانیوێتی بە خێرایی کۆنتڕۆڵی نەوت و داهاتەکانی کوردستان بکاتەوە. ئەمەش پاشەکشەیەکی بەرچاوە بۆ هەرێم کە لە ساڵی 2013ەوە لە هەناردەکردنی نەوت سربەخۆ بووە. ماڵپەڕەکە ئەوەش ڕوون دەکاتەوە بۆ وەرگرتنەوەی نفوسی خۆی و دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی بە تەواوەتی پێویستە هەرێم خۆڕێخستنەوە لە پێشینەدا بنێت. لەوانەش بنیادنانی دامەزراوەی شەرعی و کۆتایی هێنان بە ململانەی نێوخۆیی و پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و کۆمەڵگەی نێودەوڵەتی. لەلایەکی دیکەوە ماڵپەڕی زە ئیکۆنۆمیست بڵاوی کردوتەوە حکوومەتی عێراق ململانەی کوردەکان دەقۆزێتەوە تا ئەو دەسەڵاتەی لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 لە ناوچە کوردیەکان لە دەستی داوە بەدەستی بهێنێتەوە. هۆکارەکانی لاوازبوونی هەرێم. ماڵپەڕی میدڵ ئێست ئای چەند فاکتەرێک بە هۆکاری لاوازبوونی هەرێم دادەنێت. لەوانە زاڵکردنی دەستکەوتی حیزبی بەسەر بەرژەوەندیە نیشتیمانیەکان، دووبەرەکی درێژخایانی نێوان لایەنە ڕکەبەرەکان بە تایبەتی لە دوای ڕیفراندۆم کە بۆتە هۆی لەدەستدانی نفوسی سیاسی هەرێمی کوردستان لە بەغدا لەسەر شانۆی ناوچەیی و نێودەوڵەتی. هەرێم لە ئەنجامی گرژیە نێوخۆیەکان لە بواری ئاسایش و دارایی و حکومڕانیدا دابەش بووە. شکستی سیاسەتی نەوتی ڕۆڵێکی بەرچاوی لە لاوازکردنی هەرێمدا هەبووە. سەرەڕای گرێبەستە زۆرەکان هەرێم هێشتا قەرزێکی 3 ملیاری و 348 ملیۆن دۆلاری کۆمپانیاکانی نەوتی لەسەر کەڵەکە بووە. دامەزراندنی هەڕەمەکی لە حکوومەتی هەرێم ڕێگەی بۆ گەندەڵی ڕێکخراو خۆش کردووە. شکستی حکوومەت لەوە بەرهێنان لە ناوەندەکانی توێژینەوەی استراتیژیدا بۆتە هۆی نەبوونی سیاسەتێکی استراتیژی و ئێستا دامودەستگاکانی هەرێم لەلایەن کەسانی ناشایستە بەڕێوە دەبرێن
کە بە فەرمانی حیزبی دامەزراون.